سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی عزیز شارپرس جارێکی دیکە گەڕاینەوە وەلاتان لە بنکەی بورهانی حاجی محەممەدین لەم بنکەدا کە لە کاتژمێر 6 دەرگای بنکەکە بە ڕووی دەنگەراندا داخرا و لە ئێستادا خەریکی جیاکردنەوەی دەنگەکان بەپێی ئەو ئامارە نافەرمیانەی کە دەست ڕۆژنامەنووسان کەوتووە لەم سنوورێکە من لێرەم کۆتا ئەنجامەکە بەرایەکان بەم شێوازەیە مثلا ئەمین 392 دەنگی بەدەستێناوە ئەحمەدی حاجی ڕەشید 176 دەنگی بەدەستێناوە هەروەها ئاریان عەبدوڵڵا 157 دەنگی بەدەستێناوە ئەشواق جاف 124 دەنگی بەدەستێناوە چرۆ حەمد شەریف لە لیستی هاوپەیمانی 156 دەنگی بەدەستێناوە مە لە کاتێکدا لە سنووری پارێزگای هەڵەبجە 29309 دەنگ دەرهەبووە بۆ ئەمڕۆ کە ڕێژەکەی دەکاتە لە 138.6 دەنگ دەرهەبووە هەروەها لە سنووری باسنەی سێ سەرجەم بنکەکان بەڕووی دەنگدەراندا داخرا و لە ئێستا سەرقاڵی جیاکردنەوەی دەنگەکانن لەگەڵەوەی کە پارێزگای هەڵەبجە لە ڕووی بەشداری دەنگدەرانەوە ڕێژەیەکی زۆر لە بەشداری دەنگدەرانی تۆمان کرد بە بەراورد بە پارێزگای سلێمانی و ئیدارە سەربەخۆکان لە گەشتەکانی دیکەدا زانیاری زیاتران پێڕادەکەین.